بریتەن و ئیسرائیل و کۆنتڕۆڵ بکات بەشی ناوەڕاست بۆ ئێران و رووسیا و سووریا حەقیقی بهێڵێتەوە ئەمە سیاسەتەکە ئەمە ئەجێندایە دەبێت بزانین دەبێت حەلێک هەبێت لە نێوان کورد و تورکیادا تا بگەینە نەتیجە هەروەها باس لەوەش کرا لە بینی هەڵبژاردننی خراپ و خراپتردا من جارشکە لەگەڵمەوە سەرەوەی بۆچی ئێمە نابێت کورد بڕیار بدا لەگەڵ بەشار لەسەر بێت شوێ ئەگەر هەر بازێگەر پێتە دەستێکیش لەبەر هەندێک شتی ئەساسی ئێمە تەقەبولمانە بچین لەگەڵ هێزێک دانیشین کە دژی مافی مرۆڤ بێ لەوانەیە قسەکە ڕازە بڵێ تورکیا نەخێت تۆ لە ڕێی معتەمیدێکە ئەوروپاییەکانە لە ڕێی ئەمریکایەکانە تۆ دەمێنیت تۆ لە هاوپەیمانەکەی تۆ ڕێ بە خۆت دەدەی جینۆسایدی گەلێک چکە بکەیت ئێمە هەمومان پەشیمانین وەکو کرد جینۆسایدی ئەرمەنەکان 100 ساڵ پێش ئێستا ڕوویدا لە هەر کەسێکمان پرسی ئێمە ئەگەر دوور و نزیک کوردەگە پێوەندی پێوە ئێمە دەبێت داوای لێبوردن بکەین دەبێت پەشیمان بیت بۆ جارشکە کورد نابێت بگەڕێتەوە ناو لوعبەی دیکتاتۆریەت ناو لوعبەی تاکڕێی ناو لوعبەی بە جینۆسایدکردن نابێت لەگەر ئەو هێزانە دابێت کە دژی دیموکراسیەت چونکە لە 2000دا حەلی کوردی حەلی دیموکراسیەتە حەلی فیدراڵێتە حەلی پاراستنی مافی مرۆڤە شەڕی ئێمە لە ڕێی سەرخستنی مافەکانی ژنانەوە بەدیدە لە ڕێخستنی لە سەرخستنی مافی مرۆڤ هەتا مافی مرۆڤ لە عێراق لە تورکیا لە ئێران بەخۆتر بێ کورد براوەترە بۆیە ئەوە غەڵەتە باشە ئەوە غەڵەتە بڵێ لە نێوان خراپتر و خراپترەوەیە ئەنجا شتێکی تر بەپێی قانونی ئێسوان سەرجەم هێزە باڵاکان سەرجەم کادیرە ئەو خەڵکانە یاخود ئەو هێزانەی لەگەڵ حکوومەتی سووریا کار دەکەن بەپێی قانونی ئێسن وەنەگە دەرچێ دەبنە ئامانج کەواتە جوڵانەوەی هێزی کوردی دووجار سانسۆری لەسەر دەبێت جارێکیان دەبێت ئەو بنەما ناشرنانەی رووسیا و سووریا جێبەجێ بکات جاری دووەمیان دەکەوتە ژێر سانسۆری ئەوروپایەکان و ئەمریکا تۆ سیستەمی جیهانی لە دەستەوانە بەسەریعی دەربارەی ئەوەی مایک پۆمپیۆ ئەو سەرۆکنێ و وەزیری خارجی یاخود چۆنە کاکەمە ئەعلانی سیاسەت ئەمە نەفەر ناگۆڕێ بەڵام لە ڕێی چەند نەفرێکەوە خطوطی سیاسەتەکان دەردەکرد ئەو مایک پۆمپیۆ وەزیری خارجیە ئەوە نوێردراوی ئەمریکایە لە سووریایە ئەوەی باسمان کرد کە جێگرن جێمز ماتیسە بۆ ئەمانە خطوطی سیاسەتەکەت پێ دەڵێت لێرە ئەمە ئیش لەسەر تەوەقعات ناکەین منیش تەوەقعاتتان پێ ناڵێن بەڵام بەرەم خطوطەکان دەرکەوتون نیازی ئەمریکای ڕوبەڕبوونەوەی ئەمریکا ئێرانە لەوانەیە بە شێوەیەکی سەربازی نەبێ بە شێوەیەکی ئابوووریە بەڵام ئێمە چی دەکەین لەگەڵ ڕێخستنەوەی هاوپەیمانەکانە توش بەخۆ بەستنا بەسەری بۆ وڵامی ئەوەش خوازانەوە لە دەروی ئەوەکێ دەربارەی چۆنێکی معلومات لە ئەمەری ئەویان پەیوەندی بۆەوەکەینە وەرگرتنی کارکردن لە سیاسەتی دەرەوە پەیوەندی بۆ نێتۆ لە چ کەناڵەکەی دەبێت تۆ خوێندنەوە دەبێت بۆ نمونە ئەگەر ئەمریکا سیاسەتێک دەکات لە سووریا دەبێت بزانانی هاوپەیمانەکانی ئەمریکاش چ حتمما دەزانن فەڕەنسا ئەڵمانیا بەریتانیا بەپەلی یەکەم وڵاتی تری ئەوروپای بەدوادانی ئەوان چۆن پێداکردن لە مقابلدا چێ بەرامبەر ئەمریکا ئەوانەی نادەوڵەتین وەکو کورد ئەو میلیشیاکان یاخود ئەو نەمستەی لە ئینگلیزی پێ دەڵێن کارکتەرە ناودەوڵەتەکان چۆن دابەشبوونە دەوری هاوپەیمانێکی وەکو عێراق بۆ ئەمریکا فەرقی تێ لەگەر دەوری شەراکەتێکی هەرێمی کوردستان ئەمانە دەبێت هەمووی خوێندنەوەی بۆ بکرین دابریار لەسەر بۆیە بۆ وەرگرتنی معلومات وا چاکە مەسەرەن گوێ لە مەسادڕی بەریتانی بەجیا بگیرێ لە مەسادڕی فەڕەنسی ئەڵمانی ئینجا خوێندنەوە بۆ ئەمریکا ئینجا مەسەرە رووسیا تودەی هەیە دەبێت تەنانەت هەندێک جار ناچاری بۆی مارک پۆمپیۆ کەچی و تۆ تحلیل کردو دەبگەڕێەوە بۆ رووسیا تودەی زانێ ئەو چۆن دەیبینێت چونکە لەوانەیە من عاتفەم زیاتر بەلای ئەمریکادا بێ زیاتر حەزکەم جێم لەو قسانە بێت کە بە باشە بۆ ئەوروپایەکان و ئەمریکایەکان دەڕەوە بەڵام غەڵەتە بۆ من بەس من جێ لە CNN بگرم یان گوێ لە بەریتانیەکان بگرم دەبێت بچم زانم چاینەکان چ دەڵێن بۆیە من زیاتر لە کاتتان ناگرم دەست خۆش مامۆستا سەنگەر زۆر